من هەڵبەت جەمال نوێنەری گشتی بەشی فیزیا لە کۆلێژی زانست. ئەمڕۆ وەک بەشی فیزیا بەشدار بووین لە فستیڤاڵی ساڵانەی کۆلێژی زانست بە زیاتر لە 20 پرۆژەی جۆرا و جۆر کە پرۆژەکانیش هەم فیزیای گشتی وەروە فیزیای پزیشکیش دەگرێتەوە کە لە بەشی فیزیا دوو لقمانەیە پزیشکی و گشتی. لە فیزیای گشتی بە بەشداربوون بە تێسلا کۆیل یا چەند ئەکسپریمنتێکی جیاواز و زۆر بە سوود و هەروەها گرنگترین بەشمان بەشی ئەسترۆنۆمیمانە بوو ئەمساڵ کە چەند بەردێکمان هێنابوو بە تایبەتی بەردی نەیزەکمان هێنابوو کە نەیزەکی 100% سروشتی و تەواو بوو و تاکە بەردی نەیزەکی ڕێژیشتەریشە لە هەموو عێراق و هەروە بە دابینکردنی چەند تەلەسکۆپێکیش لەلایەن مامۆستا ئەژی سەرۆکی ڕێکخراوی فەلەکناسی کوردستان بەشداربووان ڕاستەوخۆ سەیری بڵێسەکانی ڕووی خۆریان دەکرد و هەروە بە کاتژمێری خۆریش بەشدار بووین کە کاتژمێرەکە بە هۆی تیشی خۆرەوە بە دانەوەی سێبەر بە پێوانەکردنی ڕووی خۆر گۆشەکەی خۆر و هەروە گۆشەی زەوی توانیمان کاتژمێر بزانین لە ڕێگەی سێبەر و خۆرەوە. لە کۆتاییدا سوپاس بۆ قوتابیان کە بەشدارم بە پرۆژەکانیان ئەگەر قوتابیان نەبێ ئەومەیشت جوان نەدەکرا. زۆر سوپاس. سەرەتا بەناوی خودای گەورە و میهرەبان من ئەحمەد عەبدولخاڵق نوێنەری بەشی کۆمپیوتەر. ئێمە وەکو بەشی کۆمپیوتەر بۆ شەشەمی ساڵ لەسەر ئاساین بە ئەنجامدانی فستیڤاڵی گەورەی کۆمپیوتەر ڕۆبۆتی. فستیڤاڵی ئەم ساڵمان جیاوازتر لە ساڵانی ڕابردوو لە 2 ڕۆژ پێک دێت. ڕۆژی یەکەم کە دوێنێ ئەلحەمدولیا زۆر بەباشی بەڕێوەچوو لە سەنتەری ڕۆشنبیری ئەنجامماندا کە وەرکشۆپێک بوو لە چەندین سمینار و پانێڵ پێک هات کە لەلایەن چەندین کەسانی بە ئەزموون و شارەزا لەبارە جیاجەکانی تەکنۆلۆژیای زانیاری ئەنجام درا. هەروەها ڕۆژی دووەمیش پیشاندان و پێشکەشکردنی 50 زیاتر لە 50 پرۆژەی قوتابیانی بەشەکەمان کە پێکات پرۆژەکان بریتی بوون لە سۆفتوێر، هاردوێر، زیرەکی دەستکرد و گەیمینگ. هەروەها ئەمساڵ جیاوازتر ساڵانی ڕابردوو بەشێکمان لە فستیڤاڵەکەمان زیاد کردیا ئەویش پێشبڕکێیە. پێشبڕکەی تایپینگ سپید، کۆدینگ، هەروەها دیزاین. ئامادمان لەمە فستیڤاڵە توانە و بەهرەکانی و ئەزموونی قوتابیەکانمان پیشان بدەین. هەروەها چ بە لایەنی پرۆژە چ بە لایەنی ڕێخستن. کام ڕێخستنی فستیڤاڵە مادووبوونێکی زۆری ویست تاوەکو توانیمان بە باشترین شێوە ئەنجامی بدەین. یەکەم جار زۆر سوپاس بۆ خودای گەورە دواتر بۆ ڕاگری کۆلێژ و سەرۆکبەش و هەموو مامۆستا و قوتابیانەی کە بەشدار بوون لە فستیڤاڵەکەمان. هەروەها ئەوەشمان لەبینێتی زۆر سوپاسی سپۆنسەرەکانمان دەکەین کە پاڵپشتمان بوون ئەمساڵ فستیڤاڵەکەمانیان جوانتر کرد. سڵاو، عەلی جەلیلم نوێنەری گشتی بەشی بایۆلۆجی. بەشی بایۆلۆجیش وەکو بەشەکانی تری کۆلێژی زانست ئەم ساڵیش بەشدار بوو لە فستیڤاڵی ساڵانەی کۆلێژی زانست بە چەند چالاکێک بەشدار بوو. چالاکەکانیش بریتی بوون لە فیسیۆلۆجی، مۆلیکولەر، پلان تەکسۆنۆمی، مێدیسن پلانت و هەروەها مایکۆلۆجی و مایکرۆبایۆلۆجی و بەشە تایبەتەکەی بەشی بایۆلۆجی ئەویش بەشی مۆزەخانە کە ساڵانە خواستێکی زۆر لەسەرە و میێوانێکی گەلک زۆر میێوانداری دەکەن و سەردانی ئەو بەشە دەکەن. لارێک لە بەشەکان هەستین بە ئاشناکردنی میێوانەکانمان بە ناساندنی بەشی بایۆلۆجی بە شێوازێکی زۆر زانستیانە و زۆر ئەکادمی و زۆر بەجوانی. دووبارە بەخێر بێن. زۆر سوپاس. بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاوتان لێبێ. پێشەچی بە خێراتنی ئەو گەنجە خۆشەویستانە دەکەم کە ئەرچی تەسویر و بواری ڕاگەیاندنی لەسەر شانی خۆدانایە خۆشەویستانم. ئێمە وەکو بەشی فیزیا هەڵساین بە ئامادەکردنی چەند تاقیکردنەوەیە کە قوتابیانی خۆشەویست وا دەیبینن لێرە ئامادەیان کردووە لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویستدایە چەندی تاقیکردنەوەی لە بوارەکانی فیزیا بەدەست پەنجەی ئەو قوتابیە خۆشەویستانە ئامادەکراون. هەروەها وەکو بەشی فیزیا و بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی فەلەکناسی کوردستان ئەم تەلەسکۆپانەمان هێناوە تەنها بۆ نمایشە. تەلەسکۆپەکان تەنها ئەوە بە شەو زیاتر کار دەکات، بە ڕۆژ زۆر سوودیان لێ نادرێت. بەڵام لە تەک ئەوە تەلەسکۆپێکی شەمسیشمان هەیە PST کۆرۆنادۆ بۆ سیرکردنی تەقینەوەکانی خۆر بەکاری دێنین. هەروەها
سامپڵێکی نەیزەکی تەئمیمان لەلایە کە تاقە نەیزەکە کە لە عێراق تەسجیل کرا ڕجستری کرا لەژێر مایکرۆسکۆپ و بەردێکی تێکتای تشمان هەیە ئەویش عرض دەکەن کە تێکەڵی بەردی نەیزەکی ئاسمانی و بەردی زەمینە و لە دواوەشماندا کاتژمێری خۆرماندانەوە. خۆشەویستانم ئینشاءڵڵا هیوای سەرکەوتن بۆ بەشی فیزیا و بۆ سەرجەم بەشەکانی کۆلێژی زانستی خۆشەویست دەخوازین لەم فیستیڤاڵە ڕەنجینەدا. دوای ئینشاءڵڵا پێتان شاد دەبینەوە لە کاتی افتتاحی فیستیڤاڵەکە. خواتان لەگەڵ. سڵاتۆنەمە سەردەم هەڵمەتم نوێنەری گشتی بەشی زانست تەندروستی ژینگەیمە. ئەمڕۆکە لە شەشەمی فیستیڤاڵی زانکۆی سەلاحەدین کۆلێژی زانست بەشداریمان کردووە و چەندەها پرۆژێکتمان دروست کردووە، پرۆژێکتی ژینگەیی و هەروەها کاری ژینگەیمان کردووە و ئینشاءڵڵا لە داهاتوودا محاولە دەکەینەوە پرۆژ و کارانەمان ببینە دەرەوەی کولیە و ببتە پرۆژەیەکی ڕاستیم. و زۆر سپاسی لیژنەی چالاکیەکانی قوتابیان دەکەین، سپاسی یەکێتی قوتابیان دەکەین و سپاسی قوتابیان خۆشەویستانە دەکەین کە ئەوڕۆکە بە هیلاک چوون و خۆیان ماندی کرد بۆ بەرەو پێشچوونی بەشی ژینگە و هەروەها فیستیڤاڵەکە. زۆر سپاس. ئەم کارتان باش بەڕێزان، خۆشحاڵم ئەمڕۆ خۆم ئەبینمەوە لێرە لە فیستیڤاڵی ساڵانەی کۆلێژی زانستە کە تێیدا ئێمە وەکو فیزیا بەشدارین لەم فیستیڤاڵە بە کۆمەڵێ تەجارب بە کۆمەڵێ تەجروبەی نوێ کە تێیدا بەشداربووان ئاشنا ئەکەین بە دیاردە فیزیاویەکان لێرە لەلایەک ئەمە ئینەرجیەک ئەبەخشێ بە تەلەبەکانمان کە تێدا تەلەبەکانمان خۆشحاڵن بەم فیستیڤاڵانەوە نوێبوونەوەیەک بە خۆیانەوە ببینن لە لایەکی تریشەوە بەشدار بووان ئەوانەی لە دەرەوەی زانکۆ هاتوون تێیدا دیاردە فیزیاویەکان بە چاوی خۆیان ببینن کە تێیدا ئەو تەلەسکۆپە لێرە دانراوە لەلایەن بەشی فیزیاوە کە ئەوانەی لە دەرەوە دێن یا ئەوانەی لای خۆمان ئەتوانن بە ئاسانی فرینگەکانی خۆر ببینن، ئەو فرینگانەی کەوا لەسەر ڕووی خۆر هەیە ئەتوانن بیان بینن. سپاس. از حاجی علی جوهر نوێنەری گشتی قوتابیên بەشی زانستەکانی زەوی و نەفت ما بەشداری کرد لە شەشەمین فیستیڤاڵە ساڵانە کۆلێژە زانست. بەشدار بووین بە چەندەها پرۆژە، یەکێک لە پرۆژەکانمان چۆنیەتی دروستبوونی نەفتیەوە دەرهێنانی و هەروەها ئەکویفەر کە ئەو تەڵەبانی دێن زیاتر ئاشنا دەبن بە جیۆلۆجی و چۆنیەتی دەرهێنانی نەفت و دروستبوونی و هەروەها قوتابیەکانمان ئاشنا دەبن بە دەرهێنانی نەوت لە بەحر و چەندەها پرۆژەی دیکەی زانستیمان دروست کردووە بۆ جوانکردنی فیستیڤاڵەکە. سپاسێکە تایبەت لیژنە قوتابیên کۆلێژە زانست و قوتابیên بەشی زانستەکانی زەوی و نەفت. من نوێنەری گشتی بەشی کیمیا ڕامە ڕەفحەت ئەمڕۆکە لە فیستیڤاڵی کۆلێژی زانست ئێمەش وەکو بەشی کیمیا بە چەند پرۆژەیەک و تاقیکردنەوەیەکی کیمیایی بەشدار بووین کە وەمان کرد پیشانی قوتابیان و سەرجەم میێوانەکان بدەین کە جوانی و هەموو یعنی بوارەکانی کیمیای لە چ لە چ پێک دێتن. جوانی کیمیای بە زۆری لە ڕەنگەکانی دەیە، ئەوەی ئێرەش هەدەفمان لێرە ئەمە تا تەنیا ئەوە بوو کە شتێکی بچووک پیشانی ئەو خەڵکە بدەین کە بزانین کیمیا تا چ ڕادەیەک خۆشەویستە لای هەموو سەرجەم قوتابیان و میێوانەکان. لە کۆتاییدا دەمەوێت سوپاسێکی بێپەیانی لیژنەی قوتابیانی کۆلێژی زانست دەکەم بە تایبەتی کاک ئەحمەد بۆ ڕێخستنی ئەم فیستیڤاڵە جوانە. بەڕاستی بەبێ لیژنەی قوتابیان ئەم فیستیڤاڵە قەدەر ناخسترێ. واروەها سوپاسێکی بێپەیانی دەمێت سەرۆکایەتی بەش بکەم بۆ دابینکردنی سەرجەم پێداویستەکانی بەشی کیمیا. زۆر سپاس. ئەو ساڵ فیستیڤاڵی دووەممان بوو بەنسبەت کار و ساڵاشی زانستیەکان و ئەکادیمیەکانی کۆلێژەکەمان کە لە 7 دۆش پێکاتووە. بە خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم فیستیڤاڵەکەی ئەو ساڵ زۆر باشتر و پێشکەوتوتر بوو لە فیستیڤاڵەکەی پار. ئەوەی جێگای خۆشحاڵیە لە هەموو بەشەکان قوتابیان بەشدار بوون. سوپاسی مامۆستایەکانیش دەکەین کە یارمەتی قوتابیەکانیاندایە کە ئەو پرۆژە جوانانە کە ئەو پرۆژە بە سوودانە کە ئەو پرۆژە داهێنەرانە
ئامادە بکەن و ئەوڕۆ لەو فیستیڤاڵە پێشکەشی میوانە بەڕێزەکان بکەن تەبی ئەوەی زۆر دیار بوو لە فیستیڤالەکەمان سەرنجمان کردی دیتمان خەڵکانێکی زۆر خاوەن پیشە و کار لە کۆمپانیا و لە کەرتی تایبەت هاتبوون سەیری کار و چالاکیەکانی قوتابیەکانی ئێمەیان کردبوو. ئەکید بەیانینەوەی کە چەند کەسێک لەوانە ئەو پرۆژانەی کە هەبووە پێی سەرنجڕاکێش بووە و ئەکید دواتر دەتوانن کۆنتاکت و پەیوەندی بە و بەشە بکەن کە قوتابیەکان ئەو پرۆژیان ئامادە کردووە هەتاوەکو لە داهاتوێکی نزیک فەندی بکەن و ئەو پرۆژەیە بکەوتە باری جێبەجێکردنەوە. دەتوانم بڵێم زیاترین پرۆژەکان ئەو پرۆژانە بوون کە لەلایەن قوتابیانی بەشی کۆمپیوتەر ئامادەکرابوون و زیاتریش ئەو پرۆژانە ئاراستەکەیان بەرە و AI بوو کە دەتوانین بڵێن ژیری دەستکردا. ئەمە بخۆمان دەزانین ئێستا لە سەردەمەش داینە سەردەمی تەکنۆلۆژیایە ئەو تەکنۆلۆژیاش هەرچەند بەرەو پێشتر بچێتن زیاتر لەگەڵ ئێمە تێکەڵ دەبی زیاتر دێتە ناو ژیانی ئێمە طبیعی ئەوەش زیاتر بە هەوڵ و تێکۆشانی شارەزایانی ئەو بەشەیە کە بەشی کۆمپیوتەرن وەکو دەزانین لە ڕۆژانی ئێستادا زۆربەی بوارەکانی ژیان پێویستی بە ژیری دەستکرد هەیە وەکو بواری پەروەردەکردن و فێرکردن و بواری تەندروستی و بواری پیشەسازی بواری کشتتوکاڵ بۆیە ئەمە دەستخۆشی لە قوتابیانی بەشی کۆمپیوتەر دەکەین کە لە زانستی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیای زانیاری زۆر سەرکەوتونە. سوپاس. ڕێزان بەخێر بێن ستاندی ئەمڕۆمان مەبەستی ستاندی ئەمڕۆمان ناسانی 3D پرینتەرە بە خەڵکی ئەبان 3D پرینتەر یەکێکە لە تەکنۆلۆژیا نوێیەکان بۆ دروستکردن و مانیفاکچرینگی کە جیاوازە لە مانیفاکچرینگی احتیادی لە دروستکردنی شتی احتیادی بەوەی کە ئەو تەرەقەی کە 3D پرینتەر لە شێ پێ دروستەکە پێ دەڵێن 3D مانیفاکچرینگ یانیش ئەدیتیڤ مانیفاکچرینگ کەوە بە زیادکردنی ئەشیا یانیش بە زیادکردنی ئەدیتیڤ ئیش دەکاتن لە طریقی احتیادی عادەتەن کە شتی دروست دەکرێت بە یەک پارچە دروست دەکرێت بەڵام لە 3D پرینتەر پارچە بەش دروست دەکرێت شتەکە. طبعاً بیکاری ڕۆڵێکی گرنگەیە لەم مانیفاکچرینگە لەبەرەوەی کە ئەم هەموو دیزاینانە دەیەخرێنە سەر کۆمپیوتەری یان لاپتۆپی بە بەکارهێنانی بیکاری هەرچەندە ئیسفادەیەکی ڕاستەوخۆی نییە بەڵام بێ بیکاری ژیان بەڕێوە ناچێت. طبعاً 3D پرینتەر چەند مواد دەچێت یەک لەوانە TPU یان PLA یانیش ABS کە موادی پلاستیکن هەر یەکە و تایبەتمەندی خۆیانیان هەیە. لێرەش ئەم نمونانەمان هەیە کە هەر یەکە و هەمویان لە 3D پرینتەری دروستکراینە دیزاینەکانیان خۆمان دروست دەکەین و پاشان بە 3D پرینتەر تەبەیان دەکەین. بۆ نمونە دیزاینی قازی محەممەد مەسعود بارزانی و چەندە دیزاینی تریش کە بۆ ئامانجی دوانکاری و یاخود میکانیکی بەکاردن. دەستان خۆش. بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوی زانست و خەبات من ئەحمەد ئازاد محەممەد بەرپرسی لێژنەی قوتابیانی کۆلێژی زانست ئەم ساڵیش هەروەک ساڵی پار هەستاین بەکردنەوەی دومی فستیڤاڵی کۆلێژی زانست زانکۆی سەڵاحەدین. سەبارەت بە فستیڤاڵەکە کە پێکهاتبوو لە پرۆژەکانی هەر حەفت بەشەکەی کۆلێژی زانست و پیشاندانی توانایەکانیان و پیشاندانی بەهرەکانیان بە فێرخوازان و چەندین پرۆژە و کاری دەستی بیرۆکەی جیاواز کە فێرخوازان سوودێکی تەواویان لێبینیوە و هەروەک هەموو کات ڕۆڵی قوتابیانیش هەبووە لەم فستیڤاڵەدا کە لە هەموو فستیڤاڵێکدا بەشداربوون لە هەموو کار و چالاکێکدا دەست پێشخەر بووینە. بەڕێکخستن و ئەمەدەکاری هەموو فستیڤاڵ و چالاکیەکان وەسپاسی ڕاگرایەتی کۆلێژی زانست دەکەین کە وەک هەمیشە هاوکارمان بوو و وەک هەمیشە لە پشت قوتابیان بووە و سەرگۆشە بە ڕێزەکان و ئەندامانی لێژنە و نوێنەرە گشتیەکان کە مادوونە ناسانە هاوکارمان بوونە. وەسپاس بۆ فەرمانبەرانی کۆلێژ کە وەک هەمیشە
لە خزمەت کۆلێژدا بوونەوە. بەناوی خی گەورە من دکتۆرە شەمزیار عەبدولقادر یاریدەدەری ڕاگەری کۆلێژی زانست ئەمڕۆ هەستاین بە ئامادەبوونی فستیڤاڵی دووەمی ساڵانەی کۆلێژی زانست کە ساڵانە کۆلێژی زانست لە 7 بەش پێکهاتووە هەموو بەشەکان بەشدار بوون لە بەخۆشحاڵیەوە لەم فستیڤاڵە پرۆژەی جیاوازمان هەبووە بەشەکانش پێکهاتوونە لە بایۆلۆجی و کیمیا و ژینگە و جیۆلۆجی و ماتماتیک و کۆمپیوتەر و فیزیا. فستیڤاڵی ئەم ساڵ جیاوازە لەگەڵ فستیڤاڵی ساڵانی پێشووتر بە پرۆژەی جیاوازتر کۆمەڵەیەکی زۆر لە قوتابیانی گەنجی خۆمان بیرۆکەی زۆر جوانیان پێشکەش کردووە لە زۆربەی ئەو بەشانی کە باسمان کرد بواری جیاواز بواری نێزک و تێلسکۆپ و کۆمەڵێک پرۆژەی بایۆلۆجی و کیمیا و هەروەها مەجموعە پرۆژەی ژیری دەستکرد ئەلعاب لە بەشی کۆمپیوتەر و هەروەها مەجموعە پرۆژەمان هەبوو لە جیۆلۆجی لە لێدانی بیری نەفت و هەروەها لە بواری پیشەسازیەکان هەموویان بەشدار بوون ئەو قوتابیانە زۆر پێخۆشحاڵین کە قوتابی و سەرکەوتوومان هەیە و بیرۆکەی جوانیان هەیە کە ساڵانە پێشکەشی دەکەن لەو فستیڤاڵە و هەروەها جیاوازی پرۆژەی ئەم ساڵ لەگەڵ فستیڤاڵی ئەم ساڵ لەگەڵ فستیڤاڵی ساڵانی پێشووتر کە چەند پرۆژەیەکی بوو چەند داهێنانێکی نوێی قوتابیان پێوەدیان بوو لە هەموو بوارەکان و لە هەموو بەشەکان کە بەڕاستی بەخۆشحاڵیەوە ئەو میوانانەی کە ئامادە بوون لەم ڕۆژە لەم فستیڤاڵە چ لە کۆلێجەکانی تر چ لە دام و دەستگاکانی حکوومەت و داحکومی دەستخۆشیێکی زۆریان لە قوتابیان کردو پاڵپشتی قوتابیان کردووە هەندێک دام و دەستگا هاتبوون بەڕاستی پێیان خۆش بوو کە ئەم پرۆژانەی کە لێرە دروستکرا بوو پێیان خۆش بوو بەرز بکرێتەوە بوو سەرۆکایەتی هەرێم و بۆ ناو حکوومەت و بۆی جێبەجێ بکرێتن لە بوارەکان ئێمە وەکو ڕاگەیاندی کۆلێژی زانست بەڕاستی زۆر پێخۆشحاڵین کە قوتابی ومان هەیە زۆر پشتیان دەبین زۆر هەڵپشتیان دەبین وەکو ڕاگەیاندی لە ئامادەکردنی ئەو فستیڤاڵە و هەروەها لە سەرپەرشتیکردنیان طبعاً دەستخۆشێکی زۆر لە مامۆستایانی هەموو بەشەکان دەکەین و لە سەرۆک بەشەکان دەکەین کە پاڵپشتی قوتابیان بوونە لەم ڕۆژانەی کە دەکەین لە هەر ئیڤێنتێکبی لە هەر سیمینارێکبی لە هەر ورکشۆپێکبی ئەمە وەکو ڕاگەیاندی پشتیان دەبین و ئامادەکاری خۆمان بۆیان دەرخستووە. وهروەها زۆر سوپاسی ژنەی فستیڤاڵی کۆلێژی زانست دەکەین کە زۆر هاوکارە لەگەڵمان لەو فستیڤاڵ و لەو بۆرانە و هەروەها سوپاسی یەکێتی قوتابیانی کۆلێژی زانست دەکەین کە هەردەم پاڵپشت بۆ قوتابیان و هەروەها سەرپشتی بۆ نەوعین ئیڤێنتەکانمان دەکات و هەروەها پشتگیریان دەکات بۆ هەموو شتێک.